بایەخی بابەتێکی لەم جۆرە زۆر گرنگە، چونکە ئەم کەمپینانە کەلتوری دروستبوونی پەکەکەمان بۆ دەسەلمێنێ، لەبەرەوە جەوهەری جیاوازی پەکەکە خۆی لەوەدا دەبینێتەوە باوەڕی بە خەباتی مەدەنی هەیە و دەیەوێت بە میکانیزم و میتۆدێکی مەدەنیانەش قورسایی خۆی بسەلمێنێ و بوونی خۆی بسەلمێنێ و بیاوێت لە ناوەندەکەدا یا لە گۆڕەپانەکەدا گەورەی خەباتەکەی بخاتە ڕوو. لەبەرەوە دروستبوونی کەمپینگەلێکی لەم جۆرە لە ئێستادا پەیوەندیدارە بە هەموو ئەو کاردانەوانەی کە لە سروشتی پەکەکەدا هەیە کە تێکڕا کاردانەوەی مەدەنین لە قۆناغگەلێکدا کە خەباتی چەکداری هەیە کە ئێمە گەریلامان هەیە لە نێو شاغدا و دەیانەوێت خەباتی چەکداری بکەن، تەنها ئاڕاستەیەکی بەرگریکارانەیە بۆ بەدەستێنانی مافە ڕەواکانی نەتەوەیەکی بندستی وەکو کورد. لەبەرەوە بەڵێ ئەمە یەکێکە لەو ڕێگایانەی کە دەیانەوێت بەڕای گشتی دنیای بسەلمێنن کە پەکەکە هێزێکی مەدەنیە و ئەم هێزە مەدەنیە باوەڕی بە هەموو تایبەتمەندیەکانی دیموکراسی هەیە لە خەباتەکەیدا و دەیەوێت بۆ دنیای بسەلمێنێ کە ئەو دروشمانەی دنیابینی پەکەکە بەرزی کردووەتەوە لە ئێستادا لە نێو گۆڕەپانەکەدا دروشمگەلێکە دوورتان نزیک پەیوەندی بە هیچ ئەجندای و ئەندێشەیەکی تیرۆریستیەوە نییە و دەشیانەوێت ئەو غەدرە ڕاز بکەنەوە کە دەرهەق بە جوڵانەوەکە کراوە لە ڕابردوو لە ئێستاشدا. بەڵێ ئەگەر بێت و لە ئیمڕۆی دنیادا هێزێکە بێ گوێ بۆ مافەکانی ئینسان بگرێ، گوێ بۆ مافی جوڵانەوەیەک بگرێ کە دەیەوێت دیموکراسی نەک لە ناوچەکەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شوێنی خۆی بکاتەوە، دەبێ ئاڕاستەی ئەو کەمپینانە شیکردنەوەیان لەسەر بکرێەوە بزانن داواکاریان چییە و لەو غەدرە بکۆڵنەوە یا لەو ستەمە سیاسیە بکۆڵنەوە کە دەرهەق بە دیبلۆماسیەت و دنیابینی پەکەکە دەکرێت لە ئێستادا. ئەوەیە کە ئەمە هێزێکن جیاوازە لەو هێزگەلانەی کە لە ئیمڕۆدا دژ بە دەسەڵاتدارە سیاسیەکان هەن و پەنا بۆ تیرۆر و تند و تیژی دەبن. گرنگەکەی لەوەیە کە میکانیزمێکی دیموکراسیانەیە بۆی گوێ بگیرێ بۆ ئەم باسوخواسی کە ئیمڕۆ پەکەکە دەیجوڵێنێ لە نێو گۆڕەپانەکەدا. گرنگەکەی ئەوەیە کە جیاوازیەکانی نێوان دەسەڵاتدارێتی سیاسی تورکیا و ئەو هێزەی دژ بەو دەسەڵاتە سیکۆلارە ستەمکارەیە بێتە دەنگ و ئەوە ڕوون و ڕەوانە کە ڕێگە گرتنەبەری کەمپینگەلێکی لەم جۆرە لە کەلتوری جوڵانەوەیەکی سیاسیدا شتێکی ڕەوایە و ڕەوابوونیشی لە جۆریەتی بانگەشەکەدا خۆی دەبینێتەوە کە ئەو بانگەشانەی کەمپینەکە دەیکەن بابەتگەلێکە کە دەبێ گوێ لێ بگیرێ. لەبەرەوە بایەخی خۆی هەیە و بایەخەکەشی لە ئێستادا لە ساتە وەختێکی هەستیاردا خۆی دەبینێتەوە کە تورکیا لە ئاستانەی ئەندێشەیەکی ئێجگار پەڕگیرایە لە ڕووی دیبلۆماسیەتەوە لە شکستایە، لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتیەوە بە تەواوەتی بووەتە شوێنی پرسیار و لە ڕووی گەمە نێودەوڵەتیەکانەوە خەریکە دەچێتە نێو بەرەی هێزێکی شەڕەنگێزی وەکو ڕووسیاوە. ئەم حاڵەتانە تێکڕا کۆی ئەمانە وا دەکات کە لەم ساتە وەختە هەسیارەدا بوونی کەمپینگەلێکی لەم جۆرە ڕەنگە وا لە ڕێکخراوە مەدەنیەکان و جوڵانەوە مەدەنیەکان و وەشەقامی گشتی ڕووناکبیرانی ئیمڕۆ بکە گوێ بۆ ئەم خواستانە بگیرێ. بێگومان بوونی ئەو کەمپانە یا دەستپێکردنی و کەمپانە کارێکی ئەجگار زۆر باشە، لەبەرەوەی ئێمە بەڕاستی گەلی کورد هەم لە باکوور هەم لە باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا بژاردەیەکی ترمان نییە جگەلەوەی کە بە شێوازێکی مەدەنیانە بە شێوازێکی سەردەمیانە داوای مافی خۆمان بکەین. هیچێک لەو کردە چالاکیانە بریتە لە کەمپین کە دەرهێنانی پەکەکەی لە لیستی تیرۆرە. ئەمەی شوا دەکا بەڕاستی دەرهێنانی پەکەکە پارتێکی شۆڕژگەری باکوورە وا دەکا کە
خەباتی گەلی کورد لە باکوور بەرەو زیاتر بەرەو پێش بچێت لە وڵاتانی ڕۆژئاوا لە ئەوروپا ئەم کە بینانە بە شێوەیەکی زۆر سەردەمیانە بە شێوەیەکی کاریگەر بەرفراوان بکرێ و جۆرێک لە بەرفراوانی پێوە بێ بۆی بتوانرێ زیاتر شەقامی ئەوروپی سیاسیانی ئەوروپی یا ئەمریکا وڵاتی ئەمریکا بێنە سەر ئەو قەناعەتەی کە پێویستە ئەم هێزە چیتر لەو لیستانە مێنێتەوە بتوانێت ئەویش خەباتێکی سیاسی خۆی بکە یا لانی کەم هەنگاو بنێ بەرەو ئاشبوونەوە ئاشتەواییەک لە وڵاتی تورکیا و لە باکوور.